ئێمە تقریبان تەواو ئەو پلانەی دامان نابوو کە چۆن بێنە هەرێمی کوردستان گەیشتن. مهمەی ئەوانە وردبینیە. وردبینیش ئەوان دەست پێ دەکەن مدەیەکی دیار نییە، وەکو گوتم نمونە وەردەگرن، عینات وەردەگرن، لەو عیناتانە ئیشی خۆیان دەکەن. بە حدودی 7 وحدەی حسابی هەیە لە وەزارەتی پەروەردە لەسەر ئەساسی بایۆمەتری. ئێمە لستمان ڕەوانی بەغدا کردبوو بە کوردی و بە عەرەبی. لەوێن دەرێ ئیشەکانی بەغدا تەواو بوو، هاتن بێن لێرە مەیدانیەن، خڕائیتیان وەرگرتیە چۆن بچنە دەوائیرەکانی ئێمە. ئێستا بەڕێزان بەڕێوەبەری گشتی دیوان و بەڕێوەبەری ژمێریاری دیوانی وەزارەت و بەڕێوەبەری میلاکات پلانێک دادەنێن لۆ چۆنیەتی ئیش دەست پێکردن. دەوری لێژنەی باڵا چاوەڕوانە، کەنجینێ ئەو لێژنەیە ئیش و کاری خۆیان تەواو کرد، راپۆرت دەنووسن لۆ سەرۆکی لێژنەی باڵا کە لە بەغدایە. ئەو کاتە سەرۆکی لێژنە دەیخینتەوە و جارێکی دی ئەو لێژنەیە لە بەغدا کۆ دەبیتەوە و نەتائیجی ئەو راپۆرتانە شێ دەکرێنەوە و بڕیاری لەسەر دەدەن. ئێمە ئیشمان بە موچە نییە، موچە ئەو لێژنەیە موچە ناداتن و هیچیش قەول نییە کە موچە بێ. وەختی خۆ لێژنەی ئێمە لە بەغدا پێشنیارێکماندا بەرز کردەوە لە سەرۆکاتی ئەنجومنی وەزیرانی عێراقی فیدرال، ئەگەر وەکو حوسنە نیە موچەیەک ڕەوان بکرێ، هەتا ئێستا ئەوە وەڵامی نەهاتەوە، بەڵام بەرز کرایتەوە. ئەمەش چاوەڕێینە، بەڵام هیچ وعدێک نییە لەوەی کە موچە دابەش بکرێت.